هەتاوەکو عملی مردن مابیتن سامی خێریەکان زیاد دەبی. ئەمن بەنیازم بیرکردنەوەی من ئەوها لە بەو خستەخانەی کامل بیکەمە سامی خێری. یعنی ئێستاکە 25 دەفتەری قازانج کردیا هەتا ئەخیری ساڵ تەسەوڕ دەکەم بگاتە 30 دەفتەر بەس قازانجی سندوقی خێری. نسبەی چەندێکە سندوق خێریەکەتیایە؟ ئێستا 3636 سەهمە، يعني تقريبا لنيوە زیاترە 48.4 دەکا. باشە 48.4 يعني من 100 دیناری قازانج کەم 48400 دیناری دەدەمە جەماعەتی سندوق خێری ئەوان لە یەتیمی فەقیر و لە نەخۆشی هەژار یارمەتی دەدەن. ئەتەوێ ئەوەم پێ بڵێ ئەگەر نەخۆشێک کە ڕێ بکەوێتە خستەخانەکەی تۆ ڕاستە کولفەی خۆیەدا لە بینینی دکتۆرێکا لە فەحسێکا بەڵام لە هەمان کاتە بەشێک لەم پاری کە ئەیدا بە خستەخانەکە بەشێکی ڕابۆ خێر بەتەکید هەر ئێستاکە ئەمە لە 7500 سەهم بوو بەڵام ئەمە 6000 سەهممان فرۆشت 6000 سەهممان فرۆشت 1500 سەهم مقابلی زەویەکەی داماننا 120 خستەخانەکەی ئەمن گوتم هەم مەشروعی مێرەبانی هەمووی بەنای منە هەتا ئەو دقەی چونکە هەتاوەکو تەملیک نەکرێ هەمووی بەنای منە لەکن ئیستیسماری گوتم ئەمن نامەوێ هیچ سەهمێک مقابل ئەو جهدەی کردیتم وەری بگرم لە دنیا دەمەوێت هەمووی بنێرمە قیامەتێ. ئیدی ئەوانەی کە لەگەرە من بوون یەکەم کەسم کە مەشروعی سەهمی خێری و سەهمی ئیستیسماریم دانا لە کوردستان یەکەم کەسیش بوویمە کە چوومە دەرکەی ئیستیسمار گوتم مەشروع ئیستیسماری دروست دەکەم و یەکەم مەشروعیش بوونە لە هەرێمی کوردستان ئیقالەمان دانا. ئیقالە یعنی چی؟ یعنی کاکەم گوتم بزنسی ناکەم ئەمن خێرێ دەکەم. گوتم ئەگەر هاتیە سامی کڕی گوتم برێ گریمان ئەو پارەیەم نەبووە چونکە ئینسان پارەی بزرکە لێ دەگەڕێ ئەتو 10,000 لە زادەی بزرکە پاش 5 ساڵکەش بێن دەدا بڕۆی تەماشا دەکەی بزانم 10,000ەکەی نبینیەوە. گوتیتم برێ گریمان ئەو پارەیەم نەبووە ئەو جەوەرە سامی بکڕە. ئەمن دەمەوێتن گۆڕانکاری بکەم ئەم دەمەوێتن گوتیتم ناچمە خارج دەمەوێت لێرە خارجی جوان دەکەم دەرێمە ئەوانەی خارجیش بێنەوە لۆیەکە هەتا ئێستاکە 6.5 ملیۆن دۆلار خەڵک یعنی 650 دەفتەر دۆلار خەڵک پارەی دایتە من گوتیتی ها خوا با لە من خۆش بیتە خۆم نیشتان بە خۆم نەچوێ 6 ملیۆن دۆلار بە خێریان هینایە خەڵک سیقەی پێم کردی گوتی ها ئەو پارە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی